دیمەنی پڕ سەرکێشی چەند شۆفێرێکی ماتۆرسکیلە کە بە ئەنجامدانی چەند جوڵەیەکی مەترسیدار ژیانی خۆیان و هاوڵاتیان دەخەنە مەترسیەوە و ئامارەکانی گیان لە دەستدان و ئیفلیج بوون زیاتر بەرز دەکەنەوە. وتەبێژی هاتوچۆی سلێمانی نایشارێتەوە کە ساڵانە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ تۆمار دەکرێن پشکی شێر بەر ماتۆرسکیلەکان کەوتووە کە یەکەم هۆکاری بەرزبوونەوەی ئامارەکانی گیان لە دەستدان و برینداربوونن. بەپێی ئەو ئامارانی کە لە بەردەستە لە پار ساڵدا بۆمان دەرکەوتووە کە زیاترین ڕووداوی هاتوچۆی زیاترین گیان لە دەستدان لە ڕاستیدا لە لای شۆفێری ماتۆرسکیلەکان بووە بەدەر لەو سەرنجەی کە کۆمەلگا بەگشتی لە لای دروست بۆ لەسەر هەڵسوکەوت و سلوکێتی شۆفێری ماتۆرسکیلەکان کە بابەتێکی شاراوە نیە چۆن ڕەفتار دەکەن لەسەر شەقامەکان. ئەمەوە دەکات کە تەنگەژەیەکی هاتوچۆی و گرفتی هاتوچۆی و سەرنجامی ئەو سەرکێشی و سەرشڵیانش بێگومان ڕووداوی هاتوچۆیە. ڕووداوەکانی هاتوچۆش لە ڕاستیدا بە شێوازێکی گشتی کە لە بەردەستی ئێمە و دیراسەمان بۆ کردووە بە گیان لە دەستدان و کەمەندابوون و تێکشکانی جەستەیی و مادی کۆتایی دێت. بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و هۆشیارکردنەوەی شۆفێرانی ماتۆرسکیل بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان زیاتر لە 200 شۆفێری ماتۆرسکیل لە هۆڵێکدا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کۆ دەکرێنەوە و لا سیمینارێکدا هۆشیار دەکرێنەوە لەسەر چۆنیەتی شۆفێریکردنیان لەسەر شەقام و کۆڵانەکان و پاراستنی ڕێنماییەکانی هاتوچۆ. پۆلیسی هاتوچۆ گرنگیەکی زۆر و پاڵپشتێکی زۆر دەدەنە ئێمە پاڵپشتی هەموو شۆفێرەکانمان بکەین و کە 2 بارە و 3 بارە و 4 بارە ئاگیان لە کاری ڕۆژانەیان بی خۆیان دوورکەن لە لێخوڕینی مەترسیدار و پابند بن بە هەموو ڕێمایەکانی هاتوچۆ. بەپێی ئامارەکانی هاتوچۆی سلێمانی لە ساڵی 2022دا 1044 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە کە تێیدا 174 کەس گیانی لەدەستداوە و 3843 کەسیش بەهۆیەوە بریندار و کەم ئەندام و ئیفلیج بوون. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.